باشا والله باشا خواستي لسه سرزات يا مخوي عالم أتا دنيا خرشي زل كريمو يسا خرشي سرزاتا سعر كان يجي مناسب النوسا بس عالم دي تشتي باش خراب لك كاتوا او جێژنە جیاوازەکەی لەوێ جێژنەکەی ئەو ساڵمان کەتە بینی فەسلەکان فەرقی زۆرە چەند ساڵ بوو جێژنەکانمان لە ناو هاوێنی بوو خەڵکەکە ئەگەر جلوبەریشی نەکڕیبانی و قۆڵی هەر هەبوو لەبەر کەشتیە خافیف و هاوێنی هەبوو لەبەرکە بەس ئەو سارەکە بەعقمەوەی کە فەسلی زستان خەلاص بوو جێژنەش لەگەر فەسلی هاوین دەستی پێکرد لەگەر فەسلی بار دەستی پێکرد تەڵەبی زیاتر لەسەر بابەت زۆر برزبت شما کردن حرام رانه واستا بین راوستا بیتن شکوی هر کردیا که ناو رمضان عالم او زوقی ندر بسیتن لما هندی که زیاتر و دومینش اوی که خیاطی قدیم بیتن شکوی هر هیا برین بیش نبودن بس ایش مشتری خوان هر هیا برادر دوست و ناسیار خوان هیا دیر شما کمان لکن و ایشش بحام کیتک ضعیف بوا وش تصاره نبوا صار بصار ایش کلی ضعیف تدبی